وەکو زانین کە ئەمڕۆ چەندین چالاکی لە نێو تەواوی هەرێمی کوردستانە بەڕێوەچووە یەکێک لەو کەسایەتیانی کە هەمیشە لەگەڵ ناوهێنانی شاری هەڵەبجە بێگومان ناوی ئەهێنرێت ئەویش عومەری خاوەرە کاریەک لە ئێمە بە شێوەی فۆتۆ یاخود بە شێوەی پەیکەر بێگومان ئەم کەسایەتیە ئەناسین و یەکێکە لەو کەسایەتیانی کە لەگەڵ مناڵڵا خودەکە بڵێن لەگەڵ کۆرپەکەی خۆیان بۆی کیمیابارانەوە گیانی لەدەستە بێگومان ئەو کەسەی کە ئەو فۆتۆی بۆ بڵین وەکو یادگاریەک لای خۆی هێشتەوە و دواتر تەواوی کارەساتی هەڵەبجێ بە تەواوی دنیا ناساند ئەویش بەڕێز ئەحمەدی ناتقیە. بۆ ئەمڕۆ لە ڕۆژی 16 سەیە سیمینارێک بۆ ئەو فۆتۆگرافەرە بێگومان بە ئەنجام گەێنرا لە نێو شاری سلێمانیە و بە خۆشحاڵیشەوە ئەبینین کە بەشێک لەو کەسایەتیانی کە توانیویانە دۆکومنتاری یاخود بەشێک لە ڕوودا و مێژووی نێو 16 سەی شاری هەڵەبجان بە دۆکومنت بکەن یاخود لای خۆیان بیپارێزن بێگومانم کەسایەتیانە جارێکی تر بەسەرەکرێنەوە. با دروشمی میلەتی کورد دڵسۆزانی لەیاد ناکات ئەحمەدی ناتقی وەک نمونە سیمینارێک بۆ ئەو فۆتۆگرافەرە بیانیان لە زانکۆی سلێمانی سازەکرێت لە چوارچەوەی سەردانەکەی بۆ شاری سلێمانی ئەحمەد ناتقی فۆتۆگرافەری جەنگ و خاوەنی گرتەی فۆتۆی کارەساتباری عومەری خاوەر لە کۆلیژی زانستە مرۆڤایەتیەکان بەشی ڕاگەیاندن سیمینارێکی تایبەت جەرباری گرنگی بە دۆکومنتکردنی ڕووداوەکانی جەنگ پێشکەش کرد. دواتر گفتوگۆیەکی کراوە لە نێوان مامۆستایان و خوێندکاران و ئەو فۆتۆگرافەرە دروست بوو سەبارەت بە ڕووداوەکانی بردومانی هەڵەبجە باچەکی کیمیایی بەتایبەت کە ئەو فۆتۆگرافەرە خاوەنی نزیکەی 400 فۆتۆی خەمناکی و تاوانەیە لە 16 سەی ساڵی 1980.